من پێشدا فکرم ئەکرد بۆچی مامۆستا هێندە بربەرەکانی دەگەڵ ڕەزاشا دەکات لەگەڵ نظامی ئێران کە ڕەزاشا هاتە سەرکار پێشەوەی کە قازی محەممەد جمهوری پێک بێنێ مامۆستا ساڵی 1370 ئەرزت کەم لە تەرەف ڕژیمی ڕەزاشاوە زیندانیە کرێت و 3 ساڵ بە تاقی تەنێ هۆکارەکەی ئەوەیە دەگەڵ دووشتی ڕەزاشا علەنەن فتوایدا کە حرامە یەکیان کوڵاوی پەهلەوی بوو شەپکە دووهەم بێعیجابکردنی ژنان بوو و لە شاری سەردەشتیش هۆی جیرانەکەشی ئەمە بوو ئیلزامیان کرد بە مەلایەکانی سەردەشتێ کە ژنەکانیان بێ چارشێ و بێن لە مەراسمی ئەو قانونەی کە ڕەزاشا هەمویان چوون غەیر ئەز دوو مەلا نەبێ هەڵاتن بۆ دێهاتی مامۆستا مەلا عەزیز هەر ئەوە شەوێک کە بۆ سپەینەکەی ئەو مەراسمە بوو هەڵات و خۆی کوتی هەر کەس ئەو کارەی بکە خلافی شریعەتی ئیسلام جوڵاوەتەوە دوو مانگ ڕۆی دوای دوو مانگان هەر ئەو خەڵکەی وێ گزارشیان لەسەردا کە مەلا عەزیز هەر شەوی ئەووەڵ کە هاتەوە سەردەشت شەوی ئەووەڵ سجنیان کرد و بردیان بۆ تاران